دوای فشارە جدیەکانی هاوپەیمانان و نێردەی وڵاتانی ڕۆژاوا لەسەر بەرپرسانی باڵای هەرێم بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەم ساڵدا کەچی تا ئێستا یەکێتی و پارتی نەگەیشتون بە ڕێکەوتنی کۆتایی و دەستنیشانکردنی وادەی ئەنجامدانی هەڵبژاردن. بزوتنەوەی گۆڕان پێی وایە کە یەکێتی و پارتی ململانێ و ناکۆچیەکانیان لەسەر بەرژەوەندیە کەسی و حزبەکانی خۆیانە و باکیان بە مەترسیەکانی سەر قەوارەی هەرێم نییە لە ئاگەری ئەنجامدانی هەڵبژاردن. تەسکی حیزبی خۆیان بێنایە ئێمە زۆر زووتر گەشتینە جۆرێک لە چارەسەر بەداخۆ ئەم ناکۆچیانی کە هەیە لەسەر کۆمەڵێ مەلەفی جیاواز و لەسەر کۆمەڵێک پرسی جیاوازەکە ئەتوانم بڵێم لە ساڵح و لە خەمی هاوڵاتیاندا نیە ئەوەنەی لە خەمی بەرژەوەندی تەسکی حیزبی خۆیانایە و سەرنجامەکەشی بۆ میلەتەکەمان بوو هەرێمەکەش ئەتوانم بڵێم ئەمە خاتە بەردەم مەترسێکی گەورە. هەریەک لە کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی کوردستانیش کە پێشتر بەشداری کۆبوونەوەی لایەنەکانیان کردبوو لە سەرپرسی ئەنجامدانی هەڵبژاردن و شێوازەکەی هاوشێوەی بزوتنەوەی گۆڕان دەڵێن هۆکاری سەرەکی دەستنیشانکردنی وادەی هەڵبژاردن ناکۆچەکانی نێوان یەکێتی و پارتیە و لە ئاگەری نەگەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی زیانی زۆر بەر قەواری هەرێم دەکەوێت و مەترسی لەسەر هەڵوەشانەوەشی دێتەکایەوە. هەردوو حیزبی حکومڕان گوێ نە لە دۆستەکانی ناوخۆ ئەگرن زۆر جاری گوێن لە دۆستەکانی دەرەوەشیان ئەگرن و ئێستاش ئەو فشارە نێودەوڵەتەی کە دروست بووە لەسەر هەڵبژاردنەکان و گوێنەگرتنی هەندێک لە هێزوریانە سیاسەکان لە ناوخۆدا ئەمە باردۆخی هەرێمی کوردستان چەندین ئەگەر کراوەیە بۆ باردۆخی هەرێمی کوردستان یەکێ لە گەرەکان ئەوەیە کە ئەم قەواری هەرێمی کوردستانە لە سەرپێچەکە کۆتایی پێبێت. ئەگەر هەڵبژاردن دوایکەوت هەموو ئەو شتانی کە لە دەرەنجامی هەڵبژاردن دێتە ئارا واتە دەریەخام هێزانە دڵسۆزی هەرێمی کوردستانین و بێباکەن لەوەی کە هەرێمی کوردستان چی بەسەردێ با ئەوان بەرژەوەندەکانیان لەسەر و بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانەوەیە واتە بەرژەوەندەکانی خۆیانە خەنە پێش بەرژەوەندەکان و ئایندەی هەرێمی کوردستانانە بێگومانەکەوێتە ژێر نیشانی پرسیات. ئەگەرچی لە ماوەی ڕابردوو و سێ کۆبوونەوەی نێوان یەکێتی و پارتی بەڕێوە چووە لەسەر پرسی هەڵبژاردن و دوای کۆبوونەوەکان بەیانیان دەکرد کە گەیشتون بە جۆرێک لە لێکتەگەیشتن و ڕێکەوتن کەچی کێنێن زانیوێتی تا ئێستا ناکۆکی قوڵ لە نێوان ئەو دوو هێزەدایە و ئەوە ژوای کردووە کۆبوونەوەی بەرفراوانی لایەنە سیاسیەکان و سەرۆکی هەرێم بەڕێوە نەچێت بۆ دەستنیشانکردنی وادەی هەڵبژاردن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.